وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. پرسیار دەکرێت خوا هەموو شتێکی دروست کردووە. ئەی حاشا، چی خوای دروست کردووە؟ چۆن ئەم بابەتە ڕوون دەکەیتەوە؟ ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە بە زۆری دەکرێت. من ئەم پرسیارە بە یەکێک لە نیشانەکانی پێغەمبەرێتی حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم دەزانم و لارەمل دەوەستم بەرامبەر هاتنەدی ئەو هەواڵەی کە لە کاتی خۆیدا داویەتی و دەڵێم ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله و شایەتی دەدەم. بەڵێ، پێغەمبەری سەردارمان صلی الله عليه وسلم نێردراوێکی شکۆمەندی خوایە. ئەو وەک بڵێ بەرامبەر تەلەڤیزیۆنێک دانیشت بێت و بینی بێتی هەواڵی زۆر شتی بەڕاست و دروستی پێداوین کە تا ڕۆژی قیامەت دێنەدی و هەر شتێکی فەرموو بێت ڕاستی فەرمووە. لەو شتانەدا کە سەبارەت بە داهاتوو گوتوویەتی یان بڕیاری لەبارەوە داوە زۆر جوان پێکاویەتی و هەمووی لە ئانوساتی خۆیدا وەک خۆی هاتووەتە دی. ئەم پرسیارەش یەکێکە لەوانە دەفەرموێت کە پرسیارێکی لەم جۆرە هەرگیز بە زەینی هاوڵاندا نەهاتووە. ڕۆژێک دێت کەسانێک قاج لەسەر قاجدا دەنێن، وەک بڵێیت هەموو کێشەیەکیان چارەسەر کرد بێت، بە لە خۆبایی بوون و خۆپەرستیەوە دەڵێن خوا فڵان شتی دروست کردووە، فیسار شتیش هەرخوا دروستی کردووە. ئەدی کێ خوای دروست کردووە؟ کاتێکم پرسیارەتان لە من کرد لە خەیاڵی خۆمدا گوتم ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. چۆن هەواڵت پێدا بووین ئاوەها هاتەدی. باسکردنی بێ ئیدراکی و هەرزەیی بیرکردنەوەی ئەوانەی نەفس و خۆپەرستیان فیرعەونیە و ئولوهیەتیان داوەتە پاڵ هۆکارەکان و هەوڵ دەدەن لە چوارچێوەی هۆکارەکاندا هەموو شتێک ڕوون بکەنەوە لەمە جوانتر نەدەکرا. بینە سەر بابەتە سەرەکیەکە. ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە بێباوەڕان فڕێیان داوەتە گۆڕەپانەکەوە و زۆر جار عەقڵەخاو و کاڵ و کرچەکان لە ژێر بارستایی ئەم جۆرە پرسیارانەدا دەهاڕدرێن. ئەم جۆرە کەسانە لە نەبراوەبوون تێناگەن و هەرگیز ناتوانن لە ناکامی و مایە پوچی درێژبوونەوەی هەتاهەتایی زنجیرەی هۆکارەکان و هەڵخەڵەتاندنێکی لەم جۆرە تێبگەن. هەر بۆیەش دەکەونە گومانەوە و وا دەزانن خوا خۆیشی هۆکارێکە هەروەک هۆکارەکانی تر. وا دەزانن هۆکارێکەیە کە ئەڵڵای هێناوەتە بوون و خوا بە گوێرەی ئەو هۆکارە دەرەنجامە. لە ڕاستیدا ئەمە خۆی ئەنجامی قەناعەتێکی هەڵەیە و بناغەی ئەم ئەنجامە هەڵەیەش نەناسینی بەدیهێنەرە. ئەڵڵا بەدیهێنەری هۆکارەکانە و بوونی سەرەتای نییە. زانایانی کەلام تا ئێستا هەوڵیان داوە بە شێوازی جیاواز ئەوەمان پیشان بدەن کە ناگونجێت زنجیرەی هۆکارەکان بەو شێوەیەی کە هەیە بەردەوام بێت و لەمەشەوە تێکۆشاون بوونی خوای گەورەی بەدیهێنەری هۆکارەکانمان بۆ بسەلمێنن. لێرەدا بە باشی دەزانم کە پوختەیەک لە بیرکردنەوەکانی ئەوان لەم بوارەدا لە یەک دوو نمونەدا باس بکەم. زانایانی کەلام دەڵێن ئەو وەهمەی کەوا بزانیت هۆکارەکان بە هەمیشەیی بەردەوام دەبن لە نەزانینی چیەتی هۆکارەکانەوە سەرچاوە دەگرێت و نیشانەی غافڵبوونە لە بەدیهێنەر. بەڵێ، ڕازنیە گریمانەی ئەوەدا بنیت کە هەر لە ئەزەلەوە هەتا ئێستا هەموو شتێک بە زنجیرەیەک هۆکاردا هاتووە و گەیشتووەتە ئێرە. قبولکردنی گریمانەیەکی لەم جۆرە تەنها خۆخەڵەتاندنە. بۆ نمونە ئاوەدانبوونەوەی ڕووی زەوی پەیوەستە بە ئاو و هەوا و خۆرەوە. بوونی هەوا و خۆر و ئاویش پەیوەندیان بە ئۆکسجین و هایدرۆجین و کاربۆن و هەتا دوایی هەیە. ئەمانیش بەشتی بچووکتر لە خۆیانەوە. باوەڕکردن بەوەی کە ئەم زنجیرەیە بەم شێوەیە بەردەوام دەبێت و وا بزانیت هەموو شتێک بەم شێوەیە ڕوون دەکرێتەوە فریو خواردن و بە هەڵەداچوونە. بەتایبەت ئەگەر لە سەردەمێکدا دژە ماددە و دژە ئەتۆم لە گۆڕێ بێت و میتافیزیک برەوی لە فیزیا زیاتر بێت و بەتایبەتتریش ئەگەر هەموو هۆکارەکان لە یەکەمەوە تا دوایین لە هەماهەنگێکی ناوازەدا بن و هەر یەکەیان وەک یاسا و فەرمانبەرێک هەڵسوکەوت بکەن. بەڵێ، ئەمەی کە بڵێیت ئەو شتە لە فڵان شتەوە ئەویش لە فیسار شتەوە هاتووە نەک چارەسەری بابەتەکان ناکات، بەڵکو زیاتر ئاڵۆزی دەکات و دەرچوون لێیان ئەستەم دەبێت. ئەمە وەک ئەو بیرۆکە سەفسەتەیەوایە کە ئایا مریشک لە هێلکەیە یا هێلکە لە مریشکە و
ئەم بابەتەش هەتا مریشکەکە یاخود هێلکەکە نەدرێتە پاڵ خاوەندە سەڵاتی نەبراوە و ذاتی ئەزەلی خوای گەورە هەتایە هەر بەردەوام دەبێت و بانگەشەکانیش کە لەم مەیدانەدا دەکرێن بێبەڵگە دەمێننەوە، بەڵام کە دەدرێنە پاڵ بەدیهێنەرێکی گەورە کە بوونی لە خۆیەوەیەتی یەکسەر بابەتەکە ڕوون دەبێتەوە. ئیدی لەوێوە دروستبوونی هێلکەکە لە تاکەخانەیەکەوە لە پێشترەوە بێت یاخود مریشکێک دروست کرابێت و پاشان بۆ بەردەوامبوونی نەوەکانی خۆی هێلکەی کردبێت جیاوازیان نابێت. جاپەسەند نەکردنی ئەم بابەتە بەم شێوەیە و پەنابردنە بەر ئەوەی ئەو شتەی لەوی دیکەیە و ئەویش لە فڵان شت و هەتا دوایی نەک هیچ شتێکمان بۆ ڕوون ناکاتەوە، بەڵکو وەڵامی هەموو پرسیارێک چەند پرسیارێکی دیکە بە دوای خۆیدا پەلچێش دەکاتە زەینەکانەوە. بۆ نمونە باران پەیوەستە بە بوونی هەورەوە، هەوریش بە دیاردەی هەڵمبوونەوە و ئەویش بە هەبوونی ئاوەوە و دواتر ئەویش پەیوەستە بەو توخمانەی کە ئاویان پێکێناوە. بەم شێوەیە هۆکارەکان زنجیر دەبەستن و پێدەچێت چەند هەنگاوێکی دیکەش بچێتە پێش، بەڵام گومان لە شوێنێکدا هەردەوەستێت. کاتێکیش زنجیرەی هۆکارەکان وەستا، ئیدی مرۆڤ خۆی لە نێوەندی ژمارەیەک لە گریمانەدا دەبینێتەوە و هەوڵی تێرکردنی ژیری خۆی دەدات. ئەمەش ڕاوەکردنێکە لە چەشنی وڕێنەی منداڵان بۆ ئەو یاسا و ڕێسا و سیستەمەی کە هەماهەنگێکی دەراسای تێدایە و بەدی هاتووی دەستی حکمەتە و تاریکداهێنانی ئاسۆ و ئامانجی زانستەکانە. لە ڕاستیدا هەموو دەرەنجامێک دەبێت هۆکارێکی هەبێت، بەڵام زنجیر بەستنی هۆکارە ناماقۆڵ و نالۆژیکیەکان و درێژبوونەوەیان بە شێوەیەکی هەتاهەتایی نایان کاتە ماقۆڵ و لۆژیکی. با بە نمونەیەک ئەم لایەنە ڕوون بکەینەوە. وادا بنێن من لەسەر کورسیەک دانیشتوم کە قاچەکانی دواوەی نییە. ئەم کورسیە بۆ ئەوەی نەکەوێت کورسێکی دیکەی وەک خۆی لە دواوە خراوەتە ژێر، ئەوی ژێکێکی تری وەک خۆی و بەم شێوەیە بەردەوام دەبێت. لەم زنجیرەیەدا ئەگەر ژمارەی کورسیەکان ئەوەندەش زۆر بێ کە کات و شوێنیش نەیانگرێت، هەتا کورسیەک دانندرێت کە قاچەکانی دواوەشی هەیە و جێگیرە هەر بێهودەیە. نمونەیەکی دیکە وای دادەنەین لەسەر کاغەزێک دەنووسین ژمارە سفر. ئەم سفرە ئەگەر لە لای چەپیەوە ژمارەیەکی لە سفر گەورەتری بۆ زیاد نەکرێت و تەنها ژمارەی سفری دیکەی بۆ بنووسین، هەرگیز بە زیادکردنی ئەم سفرانە ژمارەکە بەهایەک پەیدا ناکات. تەنانەت تریلیۆن کەڕەت تریلیۆن سفری بۆ زیاد بکەی بەهاکەی هەر یەکسانە بە سفر، بەڵام ئەگەر ڕەنووسێک بخەیتە لای چەپی ئەو کات سفرەکان بە گوێرەی ڕەنووسەکە بەها وەردەگرن. ئەمە پێمان دەڵێت ئەگەر شتێک بوونێکی سەر بەخۆی نەبێت، هەرگیز شتە کۆڵەوارەکانی وەک خۆی ناتوانن بوون و بناغەی پێ ببەخشن. کۆبوونەوەی چەندین شتی بێدەسەڵات لە هەمان بابەتدا جگە لە زیادکردنی پێویستی بۆ ئەو شتە هاوبەشە هیچ سوودێکی دیکەی نییە. خۆ ئەگەر بە فەرزی مەحاڵ گریمانەیەکی وەهاش بکەین کە زیادکردنی زنجیرەکە سوودی دەبێت، ئەوە بە پێی دەستوری ڕێککەوتنی هۆکار و ئاکامەکان تەناسب العیلیەی فیزیا مەرجەکە پەیوەندیەکی ماقوڵ لە نێوان هۆکار و دەرەنجامەکاندا هەبێت، کەواتە بەپێی ئەمە دەبێت هۆکاری ماقوڵ و گونجاو بدۆزرێتەوە بۆ هەموو شتێک. بۆ نمونە بۆ هەموو ئەو شتانەی کە ڕۆڵیان هەبووە لە ئاوەدانبوونەوە و لە باربوونی گۆی زەوی بۆ ژیانی مرۆڤ، هەتابوونی مرۆڤ بە دیهاتوویە کە بیر دەکاتەوە. بەڵام وەرن تەماشایەکی گۆی زەوی بکەین. هەر لە خێراییەکەی دووری لە خۆرەوە و بەرگە هەواکەی دەوروبەری و بڕوو جۆری ئەو گازانەش کە ئەو بەرگە هەوایە پێک دەهێنن، هەروەک لاری پڕدانایی تەوەرەکەی، هەتا دەگات بە چین و توێکڵە خۆڵیەکەی و ئەو ڕووەکانەی ئەم توێکڵەدا دەپۆشن و دەریاکان و یاسا سەیر و سەمەرەکانی ناویان و بایەکان و ئەو ئەرک و فەرمانبەریەی پێیان سپێردراوە لەمانە و لە هەزاران و سەدان هەزار شتی دیکەی هاوشێوەیانەوە بۆتان دەردەکەوێ کە هەموو ئەو شتانە لە گونجان و هەماهەنگێکی وەهادان کە مەگەر ژیری خۆی دژی خودی خۆی بوەستێتەوە و بپوچێتەوە، ئەگەر نامەحاڵە بدرێنە پاڵ هۆکارە کت و کوێر و ڕێکەوتە هەڕەمەچیەکان. لە ڕاستیدا زانایانی کەلام بە چەمچی خۆڵ و ڕیزبەندی ئەلدەور وەلتەسەلسول هۆکارەکان دەخەنە لاوە و شتان دەجێڕنەوە بۆ بەدیهێنەری هۆکارەکان، مسبب الئەسباب کە خوای گەورەیە و واجب الوجودە و هەموو هۆکارەکان دەچنەوە سەر ئەو و پەیوەستن بەوەوە. لێرەوە
بە هەموو شتێکی دیکە دەڵێن ممکن الوجود و بەمەش چەندە لاقەیەکیان بەڕووی یەکتاپەرستیدا کردووەتەوە، بەڵام دەکرێت بە ڕێگەی سەلامەتتر بگەینە هەمان ئەنجام. بەڵێ، بەدیهێنەری مەزن لە هەموو دروستکراوێکدا مۆر و جێدەستی خۆی جێهێشتووە و لە هەر شتێکدا نەک یەک بەڵکو هەزاران بەڵگەی بوونی خوا هەیە. لەم ڕۆژگارەی خۆماندا کە زانستەکان تیشتیان خستووەتە سەر نهێنیەکانی گەردوون، هەر زانستێک بە زمان و شێوازی تایبەتی خۆی باز لە بوونی ئەو دەکات و ئاماژەی بۆ دەکات. زیاتر لەسەر ئەم بابەتە ناڕۆم و خوێنەر حەواڵەی ئەو کتێبە زۆر بە نرخانەی نووسەرە بەڕێزەکانمان دەکەم کە لەم بارەیەوە نووسراون و دەگەڕێمەوە سەر بابەتە سەرەکیەکە. بەڵێ، هەموو شتێک دواتر بەدی هاتووە و ئەڵڵا بەدی هێناوە. خوا خۆی لەبەر ئەوەی خوایە دروست نەکراوە، هەموو بەدی هێنداوێک ئاتاج و کۆڵەوارە، بەڵام ئەو بوونی لە خۆیەوەیەتی و دەوڵەمەندیەکەی دەوڵەمەندی ڕەهایە. هەموو بوون دەچێتەوە سەر ئەو، هەموو تاریکیەکان و گرێ و مەتەڵەکان بەهۆی ئەوەوە دەردەکەون و ڕۆشن دەبنەوە. بەدیهێنەر ئەوە، ئەوەی بەردەوامی بە بوون دەدات ئەوە، هێزی کێشکردن و پاڵنان ئەوە، هەر ئەویشە کەشتان بەرە و ئامانج دەداتە بەر. شتێک بوونی نییە لەو دیوی ئەوەوە تا لەوێشدا بۆ هۆکار بگەڕین. ئەمەش با بە چەند نمونەیەکی سادە ڕوون بکەینەوە. بۆ نمونە، لەشی من پێیەکانم هەڵی گرتووە و پێیەکانیشم لەسەر زەویە. لێرەوە ئیدی کە هەڵگرێکی ئاوا ماقۆڵم هەیە، پێویست ناکات لەو دیوترەوە بە دوای هۆکاری دیکەدا بگەڕێم. بۆ نمونە، بیر لە شەمەندەفەرێک بکەنەوە. فارگۆنی کۆتایی شەمەندەفەرەکە لەلایەن فارگۆنی پێشخۆیەوە ڕادەچێشرێت، ئەویش لەلایەن ئەوی پێشترەوە و تا دەگاتە بزوێنەری شەمەندەفەرەکە هەموویان ڕادەچێشێت و دەگوترێت ئەو بەهۆی هێز و بنیادی خۆیەوە خۆی دەجوڵێت. هەرچی ئەم نمونانەیە لەو جۆرانن کە عەقڵە خەڵەتاوەکان دەکرێت زوو بە زوێنەرەکەی بگۆڕن و بەڵێن شتێکی دیکە بە زوێنەری شەمەندەفەرەکەیە. بەڵام هەرچی هۆکار بگۆڕن و لە یەکێکەوە بۆ دانەیەکی دیکە بڕۆن، هەر دەگەنە خاڵێک کە تێیدا بوەستن و نەتوانن هەنگاو بنێن. ئێمەش لەوێدا ڕوبەڕوویان دەبینەوە و دەڵێین ئەمە کۆتایی هۆکارەکانە. مەسەلەیەکی دیکەش کە زەینەکان دەشێوێنێت ئەوەیە مرۆڤ لە چەمچی ئەزەل تێنەگات و ماددە بە شتێکی ئەزەلی ببینێت، دواتریش بێت لە ڕابردوێکی هێندە فراواندا کە بە ژمارە لێک نادرێتەوە گریمانەی بوونی هەندێک شت بکات کە هەرگیز گریمانی ڕوودانیان نییە. پێشەموو شتێک، ئەزەل کۆتایی کاتی ڕابردوو نییە، ئەزەل نەبوونی کاتە. کاتریلیۆن کەڕەت کاتریلیۆنێک ساڵ ناکاتە چرکەیەکی ئەزەل. بەڵام مادە کە شتێکی بنچینەیە لە زنجیرەی هۆکارەکاندا سەرەتایەکی هەیە و ئەم بابەتە ئەمڕۆ لای هەمووان پەسەندە. هەریەک لە بزوتنی ئەلیکترۆنەکان و ئەو نهێنیانەی لە فیزیای ناوەچیدان و کاردێکە ئەفسوناویەکانی خۆر کە دەبنە هۆی دەرپەڕینی تیشکەکان، هەروەها یاسای داینامیکی گەرمی دێرمۆدینامیک کە یاسایەکی گشتگیری گەردوونیە. هەموو ئەمانە پەیامێکی بە ئەندازەی ئەستێرەکان گەورە و هێندەی خۆڕوونمان پێدەدات کە هەموو شتێک کۆتاییەکی هەیە. ئەوەش شتێکی ڕوون و بەدیهیە کە ئەگەر شتێک کۆتایی هەبێت دەبێت سەرەتاشی هەبێت. هەموو شتێک سەرەتا بە بەدیهاتنەکەی باسی بەدیهێنەرمان بۆ دەکات، بە ئاوابوون و نەمانیشی پێمان دەڵێ ئەو بەدیهێنەرە سەرەتا و کۆتایی نییە. جا ئەمە چەندە شتێکی ئاساییە کە شتێک سەرەتای هەبێت دەبێت کۆتاییشی هەبێت، بە هەمان ئەندازە پێویستە کە شتێک سەرەتای نەبێت کۆتاییشی نەبێت. لەبەر ئەوەیە ئێمە ومانان وەها تەماشای ماددە و هەر شتێکی مادی دەکەین کە ئەگەر ئەمڕۆ بوونی هەبێت بەیانی نامێنێت. بەڵام هێندە هەیە کە گەردوون زۆر بەخاوی بەرەو نەمان دەچێت و ئەمەش زۆر کەسی هەڵخەڵەتاندووە. وەلێ ئەگەر هێواش و لەسەرخۆ بێت، ئەم گەردوونەی کە لە ڕابردوێکی دوورەوە لە گەشە و فراوان بووندایە سەرنجام هەر دەچێتەوە یەک و لەناو دەچێت و کۆتایی دێت. بەڵێ، ئەگەر ئەمڕۆ ماددە هەش بێت، لە ژێر ڕۆشنایی لێکۆڵینەوە زانستیەکاندا کەس گومانی لەوە نەماوە کە ڕووی لە گۆڕان کردووە. با ئەمەش بە نمونەی شەمەندەفەرێک ڕوون بکەینەوە. وای دابنێن کە شەمەندەفەرێک لە ئیزمیرەوە بەرەو تورگوتلو بەڕێ دەکەوێت کە 55 کیلۆمەتر لە یەکتر دوورن. ئەگەر ئەم شەمەندەفەرە بە خێرایی 55 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بڕوات، ئەوە ئەو دووریە بە یەک کاتژمێر دەبڕێت. وادانێن شەمەندەفەرەکە نیوەی دووریەکەی بەو خێراییە بڕی و
پاشان خێراییەکەی کەم بکاتەوە بۆ نیوەی 27.5 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، واتە ئێستا 27.5 کیلۆمەتری ماوە. بەڵام ئێستا بەو خێراییە بە نیو کاتژمێر دەتوانێت تەنها نیوەی ئەو دووریە ببڕێت. بەم شێوەیە ئەم شەمەندەفەرە نیو کاتژمێر دەڕوات و خێراییەکەی بۆ نیوەی خێراییەکەی پێشتری دادەبەزێت و ئەگەر تەماشای بکەیت وا دەزانی کە ئەو شەمەندەفەرە هەرگیز ناکاتە تورگوتلو. خۆی لە ڕاستیدا ئەو دووریە هەر تەواو دەبێت و شەمەندەفەرەکە دەگاتە شوێنی مەبەست. بەڵام مرۆڤ کاتێک تەماشای خێراییە ئێجگارکەمەکەی دەکات وا دەزانێت هەرگیز ناگات. جا ماددە وەکو ئەو نمونەیە بەرەو شیبوونەوە و پارچە پارچە بوون دەڕوات و ئەم ڕاستیە ئەگەر پارچەند ملیۆن ساڵێکی تریش بێت هەر دێتە دی و هەموو شتێک جگە لەو کەسەی کە بوونی لە خۆیەوەیەتی بەرەو فەناو نەمان دەچێت و تەنها ئەو دەمێنێتەوە. دەرەنجام ئەوەیە کە خوای گەورە بوونی زاتیە و بەدیهێنەری هەموو شتێکیشە. وەهمی ئەوەش کە ئەو بەدیهێنراوە زادەی ئەو بیرکردنەوە زەبوونەیە کە بەدیهێنەری لە بەدیهێنراو بۆ گیان ناکرێتەوە. ئەو بێباوەڕە داماوانش کە ئەم جۆرە وەهمە سامناکانە دروست دەکەن ئاگایان لەوە نییە کە لە ڕێی ژیر دەرکەوتندا چۆن لەگەڵ ژیریدا دژیەک و ڕووبەڕوو بوونەتەوە. بەڵێ ئەم ڕۆشتێکی نامۆیە یەکێک بێت باسی ئەزەلیەتی ماددەمان بۆ بکات و ئینکاری زاتی بەدیهێنەر بکات. بەڵێ چەندە نامۆیە ئەوەندەش بانگەشەیەکی کۆنەپەرستانەیە. بەڵام هەندێک لەو مادەگەرایانەی کە بەپێی پێویست لە مانای شتوڕ و داوەکاندا ڕۆنەچوون هەتا ئەو ڕۆژەی لە مانا و دەرەنجامی ئەوە تێدەگەن کە ماددە بەرەو هەڵوەشان و نەمان دەڕوات و گەردیلەش بەرەو فەنابوون دەچێت. سەرەڕای درۆزنی شیکردنەوە و دووری لێکدانەوەکانیان لە ڕاستیەوە هەر بەردەوام دەبن لەسەر هەڵخەڵەتاندن و فریودانی کەسانی ساویلکە و کاڵفام. ئەو زاتەی کە زانستەکەی دەوری هەموو شتێکی داوە خۆی زاناترە بەڕاستی شتەکان.